بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لري أوشو خدا خۆم کرد بە خاک و پێی نەناپێمە، دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆدانەکەم چی بکەم؟ دەمێکە شاری پرشۆڕی مەحەبەت مات و خامۆشە، بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکەم چی بکەم؟ لە چاوانم نەما بۆ گریە، نۆبەی سەجدە بەردەریە، سیا ساڵم نەبارە، نوێژی ئیستیسقا نەکەم چی بکەم؟ الله ئەکبەر. مامۆستا مەحی پێی وایە گەر هەر کاتێ چاوەکانمان وشک بوون و فرمێسک لە چاومان نەهات، لە خۆشەویستی و لە ترسی خوا نەگریاین، لە عەزەمەت و لە نیعمەتی خوایە نەگریاین، لە خۆشی و ناخۆشیەکانە نەگریاین، ئەمە پێوترێ ساڵێکی وشکە ساڵی، ساڵێکی بێبارانی. لە ساڵی بێبارانیە ئەبێ چی بکرێ؟ ئەبێ نوێژە بارانە بکرێ. بۆ باران ئەو نەگرنگە، بڵێ باران بەرەکەتی ئەرز و ئاسمانی پێوەیە. ئەی فرمێسک پەیوەندی بەوە چییە؟ ئەو فرمێسکەکانی نەبوونی فرمێسکەکانی بە وشکە ساڵی لێکەیاتەوە، چونکە چۆن زەوی بەبێ باران وشکە بێ، ئاودانی ئەم لاشەیەش بەبێ فرمێسکی بۆ خوا سوڵحان و لە خواترسان وشکە بێ و نشونما ناکا. بابزانین ئەم فرمێسکانە هەتا چەندێک گرنگیان هەیە، و چۆن دروست بوون، و چۆن پێگیان، و کۆنتڕۆڵی لەژێر دەستی خۆمانایە یاخود لە لاشعورەوە هاتەوە. وشکبوونی چاوەکانمان تەنها کێشەی ئیمانی بۆ ئینسان ناخڵقێنێ، بەڵکو هەر کاتێک چاو وشک بوو فرمێسکی تیانەما، ئەو کاتە کێشەی پێڵووی چاو، ڕووکەشی چاو، شوشەی چاو، کوێری چاو دەست پێیەکا لە ئینسانە. خۆشەویستان و ئازیزان، من قەنەعەتم وانە هیچ کەسێکمان بە درێژایی ئەم تەمەنەی کە پێی هاتوین و پێی گەیشتوین ڕۆژە ڕۆژان بیرمان کردوێتەوە کە ئەم فرمێسکە چ نیعمەتێکە، لەکوێوە دێ، چۆن دروستە بێ، بۆچی چاو دایمە شێدارە، بۆچی چاو دایمە تەڕە، چ کاتێ هەست بە چاوەکەین کە فرمێسکەکانی پێایەتە خوارەوە، وەگەرنا ئەسڵەن دیقەتی ئەوەش نادەین. باشە ئەگەر چاوێک تەڕ بێ و شێدار بێ، نابێ بە مۆڵگەی بەکتریا و نەخۆشی، ئەی بۆ تووشی کەڕ و تووشی ئیلتیهابات نابین. ئەمە چی وای کردووە؟ ئەم تەوازونەی ڕاگرتووە. ئەم چاوە ئالەم شوێنەیە بەم وردەکاریە کە خوای گەورە پاراستوێتی لە پێشیشەوە توێژاڵێکی تەنکی فرمێسکی بەسەرا دروست کردووە. خۆشەویستەکانم، ئەم فرمێسکەی من و تۆ کە ئەیبینین و نایبینین، بۆ چونکە ترانسپارنتە، چونکە ئاویە. ئەگەر ڕەنگی هەبوایە بەرچاومان یەگرت و هیچمان نابینی فرمێسکەکان. لەبەرەوە خوای گەورە بە چی دروستی کردووە؟ بە شێوەیەکی ئاو، بە شێوەیەکی شلە دروستی کردووە. لەکوێوە دەرەچێ؟ لە ڕژێنێکی بچکۆلەوە دەرەچێ لە سەر و چاوەوە کە پێوتێ لاکریمال گلاند، ڕژێنی فرمێسک. لێرەوە 2 سانتیمەتر تەنها. ئەم فرمێسکە پێش ئەوەی کە دروست بێ، خوای گەورە بۆری خوێنی بۆ ئەبات، بۆری خوێنی لێ دەرەکات، دەماری بۆ ئەبات، دەمارێکی بۆ ئەبات ئەڵێ چاو وشک بە، دەمارێکشی بۆ ئەبا لە چاو بڕێژە، بگری، دڵە خۆش بێ، فرمێسک دابارێنە. هەردووکی تایە، بەدەست من و تۆش نییە. پاراسیمپەسەتیک و سیمپەسەتیکە، مەگەر خوا بۆ خۆی بزانێ ئەمانە چۆن و لە چۆ ستەیشن و محەتەیان هەیە و لەکوێیان لەنگەرەگرن. پاشان کە ئەم فرمێسکە دروست بوو بە بۆریەکە دێتە خوارەوە، بۆریەکە بێ ماسوولکەی تیا بێ، هەتا لە کاتی پێویستە پاڵ بە فرمێسک بنێ و بچێتە خوارەوە. بەڵام بەردەوام فرمێسکمان هەیە، چونکە فرمێسکەکان جیاوازن. ئێمە 3 جۆر فرمێسکمان هەیە. فرمێسکەکەمان هەیە پێوتێ بیسیک، ئەمەیە کە بەردەوام ئەڕژێ لە چاوی ئینسانەوە، هیچ کاتێ ئینسان ناکرێت چاوی وشک بێ، ئەو فرمێسکە ئەڕوا و فرمێسک دێتە شوێنەکەی. ئەلێرەوە کە ئەم ڕژێنە فرمێسک دەرەکات، چۆن بڵاو بێتەوە بە چاوە، پێڵوو ئەیهێنێت، دابەشێکا بەسەر چاو وەکو فڵچەی سیارە ئیباتە سەرەوە. ئەگەر ئەم فڵچەیە نەبوایە، ئەم فڵچەیەش بەو تەڕیە نەبوایە، چاوشکە بۆ و چاو ئەڕووشا و کۆتاییمان پێ ئەهات. لەبەرەوە خوای گەورە ئەم پارێزەری دروست کردووە
بۆ ئەوەی کە ئەم فرمێسکە دابش بێ بەسەر هەموو چاوە بە بێ جیاوازی. ئەم فرمێسکە کە دروستە بێ بە ڕێزەکانم یەتە خوارەوە هەروە من و تۆ بە ئاوێکی بینین، شتێکی زۆر سادە و ساکاری بینین. نەخێر، ئەزان چی تایە، ئەزان پێکهاتەکانی چییە؟ واللهی پێکهاتەکانی زیاد لە پێکهاتەی هەموو ئەمانەیە کە لە بەردەستمان ناوی خۆیان ناوە قەترەی چاو، پێکهاتەی هەموو ئەمانەی تایە بە 100 قات زیاترەوە. بەس پرۆتین 1500 دانە جۆر جیاواز پرۆتینی تایە. لا إله إلا الله. سۆدیۆمی تایە، کلۆری تایە، مەنگەنیزی تایە، مەگنیسیۆمی تایە، بایکاربۆنیتی تایە. هەرچی تۆ حەسکەیت، هەرچی پێویست بێ لە چاوە هەبێ، ضرور بێ بۆ پاراستنی چاو ئالێرانەیە هەیە. خۆشەویستەکانم، ئەم فرمێسکەی بەرچاوی ئێمە سێ چینە. مامۆستا سێ چینە بۆ خۆی چەندێک هاتاوەکو سێ چین بێ؟ بەڵێ، چینێک کە بە چاوە نووساوە چینی میوکەسە 30 مایکرۆمیتەرە، توێژاڵێکە، ئەو نە تەنکە. یعنی چی؟ یعنی مەترێ بکە بە ملیۆنێ بەشەوە 30 بەش لەوانە بەسەر چاوە کشاوە بۆ ئەوەی کە چاو بەردەوام بە پاکژی و بە چەوری ڕاگرێ. لە پشت ئەوە چینێکی تری ئاویە 7 بۆ 8 مایکرۆمیتەرە. لا إله إلا الله. ئەمە چینی فرمێسکەکەیە. ئێ باشە ئەم دوانە وشکە بنەوە. خی گەورە چینێکی تر و توێژاڵێکی تری ئۆیڵی داوە بەسەرا کە وەکو گریز وایە نیا لە چاوشێک بێتەوە، چینی ژێرەوەی پارێزێ. ئەمە چەند بێ باشە؟ 0.1 تا 0.2 مایکرۆمیتەرە. یعنی چی؟ یعنی مەترێ بکە بە 1 ملیۆن بەشەوە، دواییش ئەو بکە بە 10 بەشەوە، 1 بەش لەوە وەرگرە. یعنی لە 10 ملیۆن بەش 1 چینە خی گەورە پێکهێناوە. ئەمە توێژاڵێکە کە فرمێسکی پێکهێناوە. باش ماوەسە پێ نەوتین ئەم چاوە فرمێسکەکە دەرەکات، بەڵام ئەم توێژاوە چەورە کە ناڵێ ئەمە بێ بە بخار و وشک بێتەوە چییە؟ پێڵووی چاو دەرێکە. سبحان الله. پێڵووی چاو چەوریەکی تایە کە بەردەوام یەتە خوارەوە چێتە سەرەوە، ئەو چەوریە بە دوای خۆیان ئەهێنێت و ئەبات. لا إله إلا الله. یعنی ڕژێنێکی تر هەیە کە بەس فرمێسکەکان داپۆشێ، بەس لە پێڵووی چاوی ئینسانە هەیە. ئینسانیش تاکە گیاندارە کە ئەتوانێ بگری، هیچ گیاندارێکی تر عاتفەی نییە کە بتوانێ بگری. بەڵێ بۆ پاکردنەوەی چاویان فرمێسکە ڕێژن، بەڵام لەگەڵ عاتیفە و لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانیانە تەفاعول ناکات. بۆیە فرمێسک باشترین تعبیرە لەگەڵ کۆمەلگای ئینسان بتوانێت بیکات و باشترین چەکی شافرت بەکاری هێنێ. هەر کاتێ فرمێسکی یافرەتێکە بینی دەستە سار دەبێتەوە، تووڕەبوونەکە و نامێنێ. ئیتریی تۆ قاوەکە جاخواخواتە جاو قسەنەکە. ئەیش خوا هەڵ ناگرێ، هەر تۆ دەم کەرەوە جارێ دەست بەستکردنەوەی چێر ئەی بشوورێ، هەر بەس دەم کەرەوە فرمێسکەکەی حازرە. ێ با بەخۆ منی چم نەوت. بەڵێ بۆ ئەمە ئەوەیە کە عاتیفەی ئینسان پێچۆڵێنێ، ئەوەیە کە یەکێکی خۆشەویستە بینی پاش چەند ساڵەوە بینی و باوشی پیاکەی پێویست ناکا بڵێ خۆشنەوەی، پێویست ناکا بڵێ بەخێر بیتەوە. هەر فرمێسکەکانە بخۆی تابیر لە تۆکە، فرمێسکەکانە لە بەخێر بیتەوە. پێڵە زۆرم بیرە کردی تۆ لە کوێیت؟ ئەم فرمێسکانە بەڕاستی بەس هونەرمەندەکان نەزان لە ناو تابلۆکانیانە بینەخشێن لە کاتێکا یەک فرمێسکی قەتیسما و ئەلێری مناڵێکی هەتیواکەن هەزارەها و ملیۆنها واتای لێ خوێندرێتەوە. خۆشەویستەکانم، ئەم فرمێسکە هەروە بەگاڵتە نەهاتووە، هەروە لە فەراغەوە دروست نەبووە. ئەم فرمێسکە مادەی تایە، مادەی بکوژی بەکتریایە، مادەی لایسۆزایمی تایە. لە ماوەی 5 دقەیە تا 10 دقەیە لە ساعەوە تا 95 هەرچی بەکتریا و ڤایرۆس و فتڕیاتەی کوژێ. بۆ لەبەروی کە ئەبێ شتێکە بێت پارێزەری چاو بێ، ئەژنابێ بۆ مۆڵگەی ئەوانە، بۆ یەخوای گەورە پارێزگاری بەدانەوە. چەنەها ئەنزیمی تایە. یۆزان ئەنزیمێکی تایە لە چاوە خۆشەویستەکانم کە ئەندۆرفینە کە ئازاری چاو نەیاڵێ. ئەزان ماسیێڵی تایە کە حساسیت بۆ چاو دروست دەکات و نایڵێت چاو زەرێری پێ بگاو لە تۆز و خۆڵ و غوباری پارێزێ. ئێوە ئەزان ئەم فرمێسکە کۆمەڵە مادەی وای تایە کە ئیندۆثیلینە، ئیندۆثیلین 1. تەسەورەکە نیشی چی بێ باشە؟ ئەگەر جامەکە و شکات جامی سیارەکەەوە چی یەکیت؟ ئەوی بۆ لای ئەڵێ با
بەدەمیەوە نەڕوە شوشەکە نشکێ زیاتر ئەچیت جامەکە و چاکیتەوە. ئەم بەس ئیشی چاکردنەوەی پێشی چاوە ئەو جامەی کە دروست بووە بەس ئەوەش لە فرمێسکا هەیە. ئێوە زانن ڤیتامین ئەی تایە کە چاو بە لە ماعی و بە جوانی بە تیژی ئەهێڵێتەوە کە مادەی ڕێتینۆڵ دروستەکە. ئێوە زانن ئەم فرمێسکانە کە من و تۆ هیچ قەدرێکی نازانین 300 ملی ئۆزمۆڵە کە وەکو ئۆزمۆلاریتی خوێن وایە. ئێوە زانن ئەم فرمێسکانە خۆشویستەکەم کێتە خوارەوە کە لەسەرەوە دروستە بێ بە نزیکی 2 تا 6 دەکتە یە بەسەر چاوە ئەڕژێ کە چاو پڕەکە ئەگەر فرمێسکی چاو بۆریەکەی بژیرێ قەتی سەمێنێ لەبەرەوە حەل چییە؟ خۆ ناکرێ بەردەوام بێراما بێتە خوارەوە جاواب بۆ کەسێک خراپە کە بەردەوام کلوینەکەی حازرە دامەکلەکە بێرایەتە خوارە و پێوی دیارەکە گریاوە لەبەرەوە کە بەمەکرەوە گرین ئاوا فرمێسکە ئەلێ ڕاژێ کۆزانە ئیستاکێنە ڕەشەکە بە کوڵمەکانی یایەتە خوارەوە لەبەرەوە بێ زوو بکەوێت. ئەم فرمێسکە چۆن نایەتە خوارەوە؟ خوای گەورە بۆریەکی بۆ دروست کردووە ڕێک ئەچێتە ناو لوتەوە بۆ ئینسان کە گریانی هاو پێویستی بە مەغسەلە و پێویستی بە پاکردنەوەی لوتەکانێتی. خۆ ئەمە ڕژێنی لوت نییە نەخێر ئەمە فرمێسکی چاوە کە ئابارێتە ئەو شوێنانەوە. لا إله إلا الله. یەکێک لە تابعین لە کاتێکە دەرسێوتەوە بە تەلەبەکانی کە قوڕگی پڕە بوو کە ئەگریا لە بەرخوا نێش تەڵەبەکانی ئەستی پێ بکەن لوتی ئەسڕی و ئەی فەرموو ما ئەشەد دەزووکە کورەم هەڵامەتە چەند قورسە بۆی کە هەز نەکەن کامە ئەگری لە بەرخوا. لەبەرەوە ئینسان کە فرمێسکەکانی ئەڕێژێشێتە ناو لوتەوە بە چیا بە بۆریەکە. ئەی چ کاتێک فرمێسک لە دەرەوە دەرەکەوێت و یەتە سەر کوڵم لێ کاتە کە بۆریەکە نەیکێشێ ئەم بۆریە پێوترێکی پێوتە لاکریماڵ لیک بحیرەی یعنی دەریاچەی فرمێسک ئەلێوە دابەشێ بێت و ئەڕواتە خوارەوە بەناو دوو ئێسکا دا ئەبەزێ بە ناو لوت لە بینی چاو و لوتایە. ئەم دەریاچەیە ئیشی چییە؟ فرمێسکەکان کۆکاتەوە لە لوتەوە بەڕێیانەکات هەم لوت شێدارەکە هەم لێرەشەوە نەجاتێ بێت و بەسەر کوڵمانایەتە خوارەوە. ئێوە دیقەتە ناو خوای گەورە کە باسی ئەهلی کیتابەکە لە کاتێکا یەم بۆ لای پێغەمبەری خوا و ئیمانە هێنن جوان لە قورئانە بێ فەرمێ وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع. ئەفەرمێ لە کاتێکە جوان لە قورئانە بێ چاوەکانیانە بینیت فەیضانەکا لە فرمێسکە. یعنی چی؟ یعنی دەریاچەکە نایکێشێ بۆریەکە نایکێشێ ناچار ئاوێتە سەر جادەکان و بە کوڵمەکەیەتە خوارەوە. سیرم تەعبیرە قورئانیەکە چەند دەقیقە بەلەمانیش نایە ناوە لاکریماڵ لیک دەریاچەی چاو یعنی باراناوەکە بەسەر دەریاچەکەیە ساڕێژەکە. سبحان الله. ئەمەیە ئەم نیعمەتەیە کە پەروەردگار بۆی دروست کردوین و نەیهێشتووە پێویستمان بە هیچی تر بێ. بۆیە ئەمەی کە بۆم باسکردن یەک نەوعی فرمێسکە کە پێوترێ بیسیک. ئەی نوعی ترمان هەیە بەڵێ نوعی ترمان هەیە پێوتێ ئیمۆشناڵ. ئەمەیە کە ئینسان هەر کاتێ خەفەتێکی هەبوو ناڕەحەتی هەبوو وڵێت خوارم لێ مەگرم با تێر بۆ خۆم بگرین با فرمێسکەکانم هەڵوەرێن. عەبدوڕەحمانی کوڕی عەوفی پێغەمبەری خوا تۆ شەگری بۆ ئیبراهیم فەرمووی ئەوە ڕەحمەتێکە إن العين لتدمع وإن القلب ليحزن. فەرمی ئەوە چاوە فرمێسکە ڕێژێ ئەوە دڵە بێتاقەتە بێ هەر کاتێ دڵ بێتاقەت بوو چاویش بەدوایە ڕنگدانەوەی ئەکات و فرمێسکەکانیەتە خوارەوە. ئەمە پێوترێ ئیمۆشناڵ تیر. ئەمە پێوترێ فرمێسکی عاتیفی کە هەموو کەسێک کە ڕەحم لە دڵیا هەیبێ ئەمەی هەیە و لە کاتی ناخۆشیەکانە ئەم فرمێسکە بە چاویەتە خوارەوە. فرمێسکێکی ترمان هەیە فرمێسکی خۆشیە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بۆ لای ئەبوو بەکر پێ فەرمی یا رەسوول الله کاتێکە قەتیان نەهاتووی لەم نیوەڕۆیە ئەفەرمێ ئیزنم دراکە هیجرەت کەم. ئەبوو بەکر لەگەڵ ئەو هەموو ترس و لەرزەی کە لێ ڕێگەی هیجرەتا هەیە لە ڕێگەی کۆچا هەیە فەرمێ الصحبە یا رەسوول الله. فەرمێ ینی هاوڵی تۆمەی پێغەمبەری خوا لەم ڕێگەیە؟ فەرمێ بەڵێ. دایکە عایشا فەرمێ کەسم نەبینی لە خۆشیە بگری فرمێسک بە چاویە بێتە خوارەوە هەتا ئەو ڕۆژی ئەبوو بەکرم بی باوکم بینی فرمێسک بە چاوەکانی هاتە خوارەوە. سبحان الله.
ئەمە ێ بەڕێزەکانم ئەم نیعمەتەیە کە پێوترێ ئیمۆشناڵ چکە ئینسان ئەگەر ئەم خەفەتە لە دڵیا دەرنەکە ئەم فلمێسکە تعبیر نەکە ئەتەقێتەوە لە ناخەوە وەکو بخارێک وایە سەری بنابێتەوە لەبەرەوە ڕێ بە فلمێسکەکانە بێتە خوارەوە مەجای بە چکە گەرمایەوە لە زناوە بێ بە زەخت ئەبێ بە نەخۆشی دڵ ئەبێ بە کەئابە ئەبێ بە خەفەت ئەبێ بە قورحەی مەعیدە ١٠١ نەخۆشی بۆ زیادە بێ لەبەر ئەم مادی مەنگەنیزە کە دەرەچێت ئەم ترشەڵۆک و ئەم پیسیەکە لە چاویەتە دەرەوە یەک کۆمەڵ نەخۆشی و مشکیلە دەکۆڵەکاتەوە بەڵێ بەڕێزەکان فلمێسکێکی درمان هەیە پێوترێ فلمێسکی ڕەتفعل ئەو فلمێسکانەیە لە کاتی بەکتریا و نەخۆشی و هەوکردن و تۆز و خۆڵ و پیسە چاوهەستی پێکات یاخود حتا ئەگەر مادەیەکی تیش حتا ئەگەر مادەیەکی وەکو پیاز بەکاربێنیت چکە بۆ ترشەڵۆکی گۆگردیتایە یەکسە چاوهەستی پێکات و فلمێسکە ڕێژێ بۆ ئەوەی کە تەسیرەکەی کاڵکاتەوە و بیشواتەوە ئەگەر خوا نەخواستە جوی شەیتان کڕبێ چوشنە ناو خۆپیشاندانێکە و ئەنجا ئەو غازانەی کە فلمێسک ڕێژن بەکاریان هێنا ئەوە خراپتر ئەزان ئەو غازانە چی بەکارهێنێ ئەزان ئەو غازانە چی پێگیە ئەو غازانە لە بیبەری ڕەش خوا شەیتان عەقڵی بۆشتی واچێ کاتی خۆی کە بریتانیەکان دروستیان کردووە بەڵێ چاو ئەتۆزێنێتەوە ئینسان تەحەمولی ناکات و فلمێک بەچاوێتە خوارەوە ئەمە جۆرەکانی فلمێسکن بەڕێزەکانم کە ئێمە هەتا ئیستاکێنا هەستمان نەکردووە چاومان فلمێسکی هەیە قدرمان نەزانیوە ئەو هەموو ئەنزیم و پرۆتین و پێکهاتەیی لە چاوە هەیە لەم ژیانە بچکۆ لێوێتە دی دیقەتی ئەمەتان داوە هەستان بەمە کردووە بەم نیعمەتەتان زانیوە لەبەرەوە ئەم چاوەجی خۆیەتی نەکە چاوەکە ڕژێنەکەی فلمێسکەکەی لە شوێنی خۆیە بۆ کاتی پێویست لە مۆقیفە بەکاری بێن و فلمێسکی پێ بڕێژ جارێکیان عەبدوڵای کوڕی مەسعود ئەجێڕێتەوە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم داوای لێکردم فەرمی ئیقرأ عەلەیە القورئان قورئانم بەسەرا بخوێنە وتم ئەقرأ عەلەیکە وعەلەیکە ئونزیل بەسەر تا بخوێنم لە کاتێکە بەسەر تۆیان نازڵ بووە فەرمی ئینی ئوحیب ئەن ئەسمعها من غەیری من حەزەکەم لە زمانی غەیری خۆمەوە گوێم لێ بێ فەرمی دەستم کرد بە سوورەتی نیسا هەتاوەکو گەیشتمە و ئایەتێکە فەرمێ فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا أي محمد بەس چۆنە بێت لە کاتێکە هەموو ئومەتێک شاهیدێکمان بەسەر خۆیەوە هێنا تۆشمان هێنا کردمانی بە شاهید بەسەر ئەم ئومەتەوە فەرمی حەسبوکە الآن بەس مێسەرم بەرز کردەوە کە سێرەکەم فەئیذا عەیناه تەذریفان کە سێرەکەم چاوەکانی هۆن فلمێسکیان پێێتە خوارەوە پێغەمبەری صلی الله عەلەیه وسەلەم بەرگەی ئەوەی نەگرتە بێ وەکو شایەتێک بۆ ئومەتەکەی لە ڕۆژی قیامەتا بێت مامۆستا مەحوینە حەقی نییە کا فەرمێت بە نووری بادا کەشفی ظڵمەتی تەقوانەکەم چی بکەم بە نوورێکی وەها چاری شەوەیەکی وانەکەم چی بکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەرداغی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عیشقی پێ سەودا نەکەم چی بکەم لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کرد بە خاک و پێی نەنها پێما دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆدا نەکەم چی بکەم دەمێکە شاری پرشۆڕی مەحەبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشا نەکەم چی بکەم لە چاوانم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقا نەکەم چی بکەم لە ئەخیری ئەوەیە کا فەرمێت چاوەکانم مشک بوون و ئێستا ئەبێ نوێژی ئیستیسقا بکەم و بچمە سوجدا
اینجا فەرمێت لەسەر تۆم دوژمنە دنیا، لەسەر تۆم دوژمنە دنیا، قەزیە مانع الجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیا نەکەم چی بکەم. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.